سەرۆکایەتی داواکاری گشتی لە ڕێگەی وتەبێژەکەیەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا چەند ئامارێکی تایبەتی سەبارەت بە سەرپێچیکردنە سەر موڵک و ماڵی گشتی و مافی گشتی لە هەرێمی کوردستان خستە ڕوو. بۆ ئەوەش ئاشکرای کرد لە ماوەی ساڵی ڕابردوودا 2200 سکاڵا کە داواکاری گشتی لە هەموو پارێزگاکان جوڵاندوێتی لە دژی ئەو کەسانەی دەستدرێژیان کردوتە سەر موڵک و ماڵی گشتی و تاوانەکانی زیادەڕەویش لە نیوەی ئەو ژمارەیە زیاترە کە کراوەتە سەر موڵک و ماڵی گشتی و داواکاری گشتیش سکاڵەکانی لە دژی جوڵاندووە. سەرجەم داواکانی مافی گشتی بریتیە لە 2200 سکاڵا کە داواکاری گشتی لە هەموو پارێزگاکان جوڵاندیەتی لە دژی ئەو کەسانەی دەستدرێژیان کردوتە سەر ملک و ماڵی گشتی و تاوانەکانی زێدۆڕەیان ئەنجام داوە کە تەنها تاوانی زێدۆڕۆی لە نیوەی ئەم ژمارەیە زیاترە. سەبارەت بە موچەی خانەنشینانی نائاسایی و موچەی پلەباڵەکان لە هەرێمی کوردستان و ڕۆڵی داواکاری گشتی لە جوڵاندنی ئەو کەیسە وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی ڕایگەیاند. داواکاری گشتی پشتگیری لەو پرۆژێ دەکات، هەروەک دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران دەکات بۆ ئامادەکردنی ئەو پرۆژەیە کە لە ئێستا دەگەیشتۆتە پەرلەمانی کوردستان و وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا پەسەند بکرێت. داواکاری گشتی لە ڕێگای لیژنەکانی تۆمارکردنی داوای مافی گشتی لە شارەکان بە ملیارەها دیناری گەڕاندۆتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و کاری کردووە لە کێشەی فەرمانبەرانی بندیوار و خانەنشینی نایاسایی پلە باڵاکان. خۆشبەختانە ئێستا لەگەڵ دەستەی دەستپاکی و سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسایەکیان ئامادە کردووە و پێشکەشی پەرلەمانی کوردستان کراوە بە مەبەستی بڕیاردان و چارەسەری و نێشتنی ئەم حاڵەتانە. هەروەها کارمان کردەوە بۆ مەبەستی پێشخستنی سیستەمی کارژێری و بانکەکان لە هەرێمی کوردستان. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا وتەبێژی سەرۆکایەتی داواکاری گشتی ڕایگەیاند لە ماوەی ساڵی ڕابردوودا داواکاری گشتی وردبینی لە 1179 حکم کردووە کە لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستان و دەرچووە و داواکانش بریتی بووە لە سێدارەدان و زیندانی هەتاهەتایی. هەروەها دەستەی وردبینی لە تاوانەکانی نەوجەوانان وردبینی لەسەر 818 کەیس کردووە کە ڕەوانەی دادگاکانی تەمیز کراون و زۆرینەی تاوانەکانیش جینایەت بووە. سیروە حوسێن، کورسات نیوز، هەولێر.